هاوڕێیان من خۆشحاڵم لەوەی کە ئێمە ئەو مەجالە بە وجود هات کە دووبارە لە دەوریە کۆبینەوەەوە هەشتی مارچ ڕێز لێ بگرین وردە وردە بەرەو پیری هەشتی مارچ دەچین هەفتێکی ماوە و ئێمە لەو شرایەتیدا کە کۆرۆنا هاتوتە پێشێ باتەوە جبەوەی کە ناتوانین ئاکسیۆن یا سیمیناری سیاسی بەرگزارکەین مەجبورین کە خۆمان منتەبەخکەین لەگەڵ ئەو شرایطە و لە تاریخ سکایپەوە بەحسەکانمان ئەنجام بدەین و باسەکانمان بڵاوکەینەوە و هەشتی مارس ڕێز لێ بگرین من هەشتی مارس لە ئێوە و لە هەموو ژنانی کرێکار و زەحمەتکێش و لە هەموو مبارزین پیرۆزبایی دەڵێم و هیوادارم کە هەموو لە کار و ژیان و مبارزەدا سەرکەوت و سلامت بن. ئێمە دەزانین کە هەشتی مارس تاریخی هەشتی مارس تاریخێکی مبارزاتیە، تاریخێکەکە تێکەڵاوە دەگەڵ مبارزەی کرێکارانی ژن بۆ کەمکردنی ساعتکار، بۆ ئیزافەکردنی حەقدەستەکان و بۆ باشترکردنی شرایطی ژیان، شرایطی کار. هەر لە ئەواستی قەرنی 19ەوە مبارزاتەکە هاتوونە خیابانەکان لە ئەمریکاوە دەستی بیکردووە بۆ سعتی پەیدا کردو وڵاتانی دیکەوە مەجموعەوانە. باشورەت تاریخی هەشتی مارس تاریخێکی مبارزاتێ، مبارزی جنبشی ژنان بە عنوانی بەشێک لە جنبشی کرێکاری و جنبشی سوسیالیستی. ئەمن دەمەوێت پێم خۆشەکە ڕشتەی قسە بدەم بەدەستی ئێوە و ئێمە لە بەحسێکی کولی تاریخی جەهانی بینەملەلی خۆمان متمەرکزکەینە سەر وەزعیەتی ژنان لە ئێران و لە کوردستان. وەزع چۆنە ئێستا بۆ ئەوە کە بمان هەبێ بگەینە سەر چەند خاڵی مهم لازمە کە تەسویرێکی کولیمان هەبێ لە وەزعیەتێک کە ژنان تێدا زیندەجێ دەکەن، کار دەکەن، شرایطی ئیجتماعیان اقتصادیان وەزعیان چۆن. بۆ ئێمە پێم خۆشەکە لە هاورە ناهید پرسم هاورە ناهید بە بڕوای ئێوە کە عینی و پرسیارە من دوای لە هاورە شەونەم و لە هاورە جەمیلەش دەکەم وەزعیەتی ژنان لە لەحازی کولێوە لە کوردستان و لە ئێران لە چه حاڵێکدا ژنان لەگەڵ چه معجزاتێکی گەورە ئێستا ڕۆبەڕوو. ئەم پێم خۆشەکە ئێوە فەرموون چۆن ئەوزا دەبینن. دەست خۆش بێ مەمنونم بۆ ئەم بەرنامە و تەبریکێژم هەشت مارس بە بینەندەگەر ئەم بەرنامە و بە ئێوە و ژنگەر و پیاگەر ئازادی خواست لە ئێران و لە جەهانە. مۆر سوالەکە کە مەترەحو کرد ئەتانم بێژم کە ئێمە ئەتاین ئەم سوالە لە دوو جەنب بۆ تواشایکەین. یەکی ئەو جەنبەی ئەوە کە فشارێک کە بەرژنان واردە و لە تەرەف حاکمیت و لە تەرەف جمهوری ئیسلامیەوە کە ئێمە ئەزانین لە ئێرانە ئاپارتایدی جنسی وجودی هەست، ژنەکان حەق تەلاقیان نییە، حەق سەفەریان نییە. بە عنوان نمونە ئەتانم بێژم ئەم ژنێک بەناو سەمیرا زەرگەری کە ئەخیرەن گەرێکی بوو لە ئێران خارج بێ و مەسئول تیم ملی ئسکی ئێران بوو بە دلیل ئەوە کە شوەکەی ئیجازەی خروج لە ئێرانی پێنەدا ئەو نێتانی بێتە دەرەوە لە ئێران کە کارەکەی ئەنجام بە. ئەمە هینە دەنگی داوە و بەڵێ بە نوێ ئەتانم بێژم ئەمە ئەم حرەکەتە کە پیاکەی لە ئاخرین لەحزەکانە بەر ئەم ژنیەگر تابلۆی تەمامنەما لە جمهوری ئیسلامی گەینێ کە چۆن ژنەکان چەندێ تەلاشەکەن ناو ئەم جامعە تا شوا مەرزەکان ئەشکن وەلی لە ئاخرین دقیقەکان چۆن پیاگەی ئەتانێت بەر تەلاش و زەحمەت و هینیان بێنەوە بیکات بە هیچ بۆیان. هەرچەند ئەعترازاتێکی بێ حەد وەسێ لەم ڕابتە سوورەتی کرد و ئەو پیاگە بە شدت محکوم کردیا هەم لە جەهانە و هەم داخل ئێرانە، ولی متأسفانە لە ئێرانە قوانینی وجودی هەست لە تەرەف جمهوری ئیسلامیەوە کە ڕسمیت ئەوەخشی بە تواو کارگەرێکە ژن ئەکاتە کۆیلە و ئیژێدەستی پیاک. لە مورد جامعەی کوردستانی شۆکە بە تۆرێ مشخص قسەکەم ئەوەستە کە جامعەی کوردستان جامعەیەکی تەحەزب یافتەست، یانێ ئێمە ئەکسەر ژنەکانیش بەنا بە گەرایشگەر فکری و سیاسیان لە ناو ئەحزابی مختلفە بە هەرحاڵ متشکل بووگەن. ولی متأسفانە بە دلیل ئەوە کە ئەم جامعە تەحەزب یافتەست و جمهوری ئیسلامی هەمیشە ترسێ هە لە دڵیا بوو ئەوە کە حرەکەتگەرێکی گەورە سوورەت بگرێ، جنبشگەرێکی گەورە سوورەت بگرێ، هەر نوع حرەکەتێ
اجتماعي و أتعلم بيجم مدني بناو حركات سياسية أو كأيوة الربط نسبة نيلوجا سياسي وأمانة وجاسوس إنه أمانة ناو بريء خيرا إيش إما شاهد بين كهرش وسع هاوجة لترف جمهورية الإسلامية نرياسر جنجر كردستان مثلا كنيش كزوان دايكي تدريس كردو يا فعال محيط زيستي بو يا دن آوازي خوندو معنی گشتیان دستگیر کرد منظور موسى كأبمشي وسا كجمهورية الإسلامي بريكي توا ودرياكان لجن بوسي كأصلا أو هدفك داينا لناو قوشي مالا دايان وبيان شوسني توا هر أو شكل برتا برو أما الزابية حكومتها ولي لم لا يشو إما جنبشي قوي ما نزل إيرانا ولا كردستانا كمدام خريكة تك رجيما للشركي شوان الروزية قراري قرقا هر نوع قانوني كتتنا واعتراضي في عكرية حجابي كتشندين تشلودو صالة جمهورية إسلامي لسري إصرار أكا وأجر وبارزات جناني نواتاي جناني إيراني دقيقا وباكستان مشاعي سبا هنا برقو برواين الرقا أما مبارزة وجودي هز ومرتب جمهورية إسلامي بالاني بجنبش جنانا وجنانش بالانن بجمهورية إسلامية والنالن أو قوانينك أو شيء أو شكلا توسانة وك أو جريكيا برات برا واللي خبط عصفانة واقعيته وسكا إتر وقته هيج جيجا بايك ونبي وجيجا بايك لرزانت بلنا وجامعة أما تأثير خوي دا عنه دەست خۆش بێ هاوڕێشانم تۆ ئەو زاچون وەتی ژنان لە کوردستان و لە ئێران چۆن چاولێ دەکەی بەڵێ ئەمیش بەنوبەی خۆم ڕۆژی 8 مار ڕۆژی ژنان پیرۆزبایی دەکەم لە هەموو ژنانی دنیا و ژنان و پیاوانی ئازادی خواست ئەگەرمان هەبێن باسی ژنان بکەین دەتوانین دانیشین بە ساعتها باس بکەین بەڵام لەو فرصەتە کەمەیدا ئەمن چەند نوکتێکی کولی و جەمعی دەتوانم باس بکەم سەرچاوەی ئەو هەمووشتە کە هەموو دەگەڕێتەوە سەر مەزهەب کە بەسەر ژناندا زاڵە لە ئێرانەدا مەخسووسەن لە منتەقەی کوردنشین فەقر بێکاری ئەوانە زۆر وجودی هەیە ئەلحانەکانی مەخسووسەن ئەو ژنانەی کە لە ماڵێن هیچ گونەکارێکیان نییە لە بواری اقتصادیەوە زۆر وەزعیەتێکی نالەبارە بەئیسلا کە بڵێن چاویان لە دەستی برایە و چاویان لە دەستی مێردیە ژنان لە هەموو بوارێکەوە چەوساوە کراونەتەوە لە کولدا کە باس بکەین وەزعیەت باش نییە ئەلحانەکانێک کە ئەو نەخۆشی کۆرۆناش هاتۆ مودەتێکە وەعز زۆر خراپتر بوو لە بواری اقتصادی مەخسووسەن لە بواری بێکاری کارکە کەم بووتەوە خەڵک زۆرتر ڕوو بە ماڵێن هیچ دەرامەتێک نییە لەو بارەشەوە فشار دێتە سەر ماڵێ ئەوەی کە مەسەلەن بێکاریە حەق و حقوقێک نییە هیچ شتێک نییە کە بە ئیسلای خۆمان بڵێن سەر پەنایەک نییە پشتیوانێک نییە زۆر فشار بۆ ماڵێش دێ حتا ئەوەی کە لە ماڵەکان لە خانەوەدەکان زۆر باعیسی جودایش بوون مەزهەب وای لێ کردووە کە بڵێن مەخسووسەن لە وڵاتە ئیسلامیانە زۆر بەسەر ژندا زاڵە هەر ئەوەی کە مەسەلەن ژن حەقی هێزارەی نییە حەقی انتخابی نییە حەقی زندگیکردنی نییە دەبێ ئەوەی کە مەسەلەن پیاو بۆ انتخاب بکە دەبێ تەلاق بەدەست پیاوێ منداڵ بێنە 9 مانگان کە دایکەکە لە نۆزگەی خۆیدا بە خێوی دەکا بەدەست دایکی نیە بەدەست بابێتی ئەوانە هەموو دەبێتە ئەوەی کە مەسەلەن ناکۆکی کار و دەبێتە زۆر ناخۆشی هەموو بەرزیدی ژنە بەڵام فەرهەنگ زۆر بۆی هەیە فەرهەنگی دواکەوت و مەخسووسەن لە وڵاتە ئیسلامیەکانەوە بێنین حیسابی کەین لەگەڵ فەرهەنگی
ئوروپا و فەرهەنگی ئەو دەوڵەتە ئیسلامیانە زۆری فەرقا. بەڵێ ئەورە جەمیلە سلااو لەوێ ئەوڕە جەمیلە تۆ نەزرت چێ لە مەودیا و وەزعەتی ئێستا ژنان لە کوردستان ئێرەنە ئەگە پێت خۆش کاتێکی زانفەکەی ڕێز بۆ جەنابتان و شەونم و ناهید سلااو ڕێزم هەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە بیسەر و بینەری ئەم بەرنامەیە ئەبن و ڕێزم هەیە بۆ هەموو ئەو گیان بەخت کردوانەی کە لەم ڕێگەدا گیانی پاکی خوان بەخت کردووە لە ڕێگای ئازادی و یەکسانی ژن و پیاودا. وەزیەتی ژنان لە ئێراندا بەتایبەت کولی ئێرانە گەیمە حساب بکەین بەهۆی قانونێکی ئەساسی ئێرانە و کە سەرتاپا ژن ستیزیە دژی ژن دانراوە. هەر ئەو قانونە کە لە ئێرانە دانراوە ڕەنگدانەوەی لە ژیانی ڕۆژانەی ئینسانەکانە داناوە بەرامبەر بە ژن. ژنان ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە لەلایەن پیاوانەوە، برایانەوە، کەسیانەوانێ، جامعەوە بەهۆی قانون زۆر مهمە لە جامعەیەکە کە دائەندرێت، چونکی دەونەتەوەی تابعی قانونەکە چۆنە. ئەوە لەلایەکەوە مەسەلەی قانون، لەلایەک مەسەلەی اقتصاد. ئەڵبەتە من ڕێزم هەیە بۆ قسەکانی ناهید و شەونم بە تەئیدی قسەکانی ئەوانی شەوانێ کە قساکەم بۆ مەسەلەی اقتصاد. مەسەلەی اقتصاد لە ئێرانە وەزعی زۆر خراپە. هەر ئەو مەسەلەی اقتصادیە فشارێکی زۆری خسۆتە سەر پیاوان. ئەو فشارە لە ماڵەوە ڕەنگدانەوەی دووارە بازم بۆتەوانە بۆتە توندوتیژیەک لە ناو خانەوادەکانە بەرامبەر بە ژنان، حتا مناڵانیشی گرتوتەوانێ، حتا خەریکە بێدیش زۆر ئەکا. بەهۆی ئەوە ئیسێ مەسەلەی کۆرۆنا هاتۆتە پێشەوە، مەسەلەی خوێندنی ئانلاین هاتۆتە پێشەوە. زۆر لە خانەوادەکان هەیە دەرانەوەیان نییە موبایلێکی پێشرەفتە بۆ مناڵەکەیان کڕن، ئایپادێک بکڕن، لە خوێندن مەحروم بوون. ئێمە شاهیدی ئەو مناڵانێکی ژێرە سن خودکوشی ئەکەن کە ئایپادێکیان نیە بۆ ئیمکاناتێکی خوێندنیان نیە. ئەگەر خەڵکێکی تا حەدێ دەسەرەڵاتی خوێندنیان بوو ئستێ لەوەش مەحروم کراون. هەر ئەو مەحرومیەتە بازم فەقری فەرهەنگی بەدواوەیە لە ئێرانە کە فەقری فەرهەنگی هاتە پێشەوانێ. بازم ژنان ئەگرێتەوە، بازم مناڵان ئەگرێتەوە، بازم پیاوان ئەگرێتەوە کە بەرەو دواوە ئەڕۆن. هەموو ئەم شتانە تەئسیری لەسەر مەسەلەی ژنان داناوە. بەتایبەت مەسەلەی کوردستانیش مەسەلەی کۆڵبەرانمان هەیە. ئێمە بەهۆی مەسەلەی اقتصادیەوە ڕۆژ نییە جگەر گۆشەی دانە لە دایکەکانمان نەسووتێ، ڕۆژ نییە نان ئاوەری دانە لە خانەوادەکان نەکوژرێن و بریندار نەبن. هەرەوە تەئسیرێکی زۆری لەسەر خانەوادەکان بەتایبەت ژنان داناوە. من دەگەڵ ئێوە هەم لەسەر فشارێکی یەکجار زۆر هەیە. ئێمە لە عەرسەهای مختلفی اقتصادی، ئیجتماعی، سیاسی وەزعیەتی ژن لە چه وەزعیەکدایە دە ئۆزا و ئەحواڵێدا من کاملان لەگەڵتانم. من دەستمە سەر پرسیای دووەم بۆ ئەوە کە وەختەکە ئیستفادەی لێ بکەین. من چەند ڕۆژ لەوە پێش لە ڕۆژنامەی ئافتن پۆستن خوێنمەوە کە گزارشێکی دوو سەفحەیی نووسی بوو لەسەرەوەی کە لەسەر مەسلەی ئیزدواجی منداڵانی خۆردساڵ، ئیزدواجی منداڵانی 12 ساڵە، یعنی کچانی 12 ساڵە، چونکی منداڵ کوڕ و کچ دیێرەدا منزور کچە، بە ئیزدواجدانی کچانێکە نەگەیشتونە سنی قانونی. ئێستاش هەر دەورەی 12 ساڵی دەورانی منداڵی تێی دەکەن. گزارشی نەشری ڕۆژنامەی ئافتن پۆستن ئەوە بوو کە لە زۆرێک لە وڵاتان لە ئاسیا، لە بەشێک لە ئافریقا، لەو شرایەتە پاندمیی کۆرۆنایەشدا کۆمەک باعث بەوە بووە کە ئیزدواجی منداڵان ئەفزایش پیدا بکە. ئامارێکی زۆر ناخۆش و سەرسوورهێنەری دەدات. مەسەلەن دەڵێ لە وڵاتانی دەحاڵی تەوسعەدا ئەوە 40% ئیزافە بووە، ینی ئەفزایشی پیدا کردووە ئیزدواجی منداڵانی کەم سن و ساڵ. ئەمن پێم خۆشەکە چونشینە ئەوە لە چوارچێوەی یەشێک لە حقوقی دموکراتی دەگەڕێتەوە. جامعەی بەشەری هاتووە بەو دەستاوەردە گەیشتووە کە دەڵێ
وەختێکە ئیزدواج کچ و کۆر ژن و پیا و حەقی ئیزدواجیان هەیە وەختێکە بە سنی قانونی بگەن سنی قانونی لە لەحاز پزیشکیەوە 18 ساڵ دیاری کردراوە بۆ بلەخەرەوە دلایلی فیزیکی ڕوحی ڕەوانی عەقلیەتی مەجموعەیەک دلایلی هەیە من پێم خۆشە لە هاوڕێ دووبارە بگەڕێمەوە سەر هاوڕێ لای هاوڕێ ناهید کە بڵێم ئەو وەزعیەتە چۆنە وەختێکە بەحث لەسەر وڵاتانی ئەفزایشی ئیزدواجی منداڵانی کەم سن و ساڵ دەکردرێت لە وڵاتهای لە حاڵی تەوسعەدا و ئێرانیش یەشێک لە وڵاتە لە حاڵی تەوسعانەدایە ئایا بە هەمان سوورەت کە ئەو مەسەلەیە ئەو معزلە لە وڵاتانێکە مەسەلەن جەریاناتی ئیسلامی تێدا قەویە وڵاتهای ئەفریقایی بەعزێک لە وڵاتهای ئەفریقایی نە لە هەمویان ئایا ئەوە تاسە ئەندازە لە کوردستان و لە ئێراندا مەترەحە ئیزدواجی منداڵانی کەم سن و ساڵ ئایا ئیطلاعاتێک دەوراپتێدا هەیە لە مورد ئیزدواجی کودەکان و ئاخرین ئامارێک کە من خوێندگمە بەنابەر ئاماری خودی جمهوری ئیسلامی لە پەنجمانی ئەوڵی ساڵی 98 4460 کەنیشکی ژێر سن قانونی دریاگنسە شو ئەمەیشە خۆ هێنا بە هەرحاڵ جمهوری ئیسلامی خۆمان نەزانین لە ڕۆژێک و هاتە سەرکار ئەوڵین خەت و نیشانەکانی بۆ ژنەکان کێشە ئەوە بوو کە بە ئەوەی کە توا و تەلاشی ئەوە بوو بە ئیخراج سازیەکی بەسێ بە ئەوە کە ژنەکانەشێ ڕووسەری بە نەسەریانە حجاب ڕعایەتکان ناو خیابانەکانە حملەیان پێکردیان توا و تەلاشی ئەوە بوو کە ژن بواتە بێخ ماڵ دای بنێ و بیکاتە دەستگایە کە سرفەن استفادەی تۆلیدی مناڵگەر ئایندەی پێ بکە یا ئەوەی کە بلەخەرە کارگەر ماڵ بە مفتە ئەنجام بدرگێ ولی خۆب ئێمە مرتب دیگمانە هەروواکە لە سوالە قبلێکی شاوتم مبارزەیەک وجودی بوو گەبەر عەلەیه ئەم قوانین بەم فشارگەر جمهوری ئیسلامیە ولی جمهوری ئیسلامی بە قوانینێک کە بەر ئەساس قورئان و ئیسلام کە نزیک لە 1400 ساڵ لەمەوە بلەخەرە دامەرزیاگە بەر ئەساس ئەم قوانینە فشاری شەدیدی هاور کە قانونەکە کە قانونێکە سن ئیزدواجی بە 18 ساڵ تەعیین کردو بیکاتە 9 ساڵە کە فشاری شەدیدی جەهانی و سازمانگەر ژنان لە ناو خود ئێرانە فشاری شەدیدیان هاور و ئەم سن ئیزدواجە کردیا بە سن 13 ساڵگی یعنی لە قوانینە 13 ساڵگیە ولی ئیتر خۆمان ئەمانە گشت ئەزانین کە ئەچن دەستان لە سجیلەکان مەسەن کە نیشکە 9 ساڵە بە ئێکەن 13 ساڵ و بەر ئەساس قانونە ئیسلام هیچ مشکلێک نییە و ئەیدەن بەشوو ئەمیشە هەروەکە شەونم و جەمیلەش وتیان دلیلی ئایسە ئەگەر مشخصێن بینۆ سەر ئام بورهە لە زەمان و شەرایەتێکی ئایسەی دۆران کۆرۆنا هەڵەگەڵێت و بە فەقر شەدیدە اقتصادی کە جامعەی ئێرانی لەبەر گرگە بەلە کۆرۆنا مەسئلەی بحران اقتصادی و تحریم اقتصادی بوو کە لە ئێرانە بوو کە توا و مشکلە اقتصادیەکە شکیا گەسۆ بەسەر خەڵکە مەخصوصاً قشر فەقیر جامعە و کۆرۆنایش هاتە بانی ئەوەی خراوی کرد و لەم ناوێشە بەقۆڵ جەمیلەیە مەسەن ما ئەبینین خودکوشی مناڵان ڕەواجی پەیا کرد ئاخر چۆن مناڵێکە 11 ساڵی بێت چۆن ئەو مەغزی چۆن کارەکە کە فکرەکات و کە من خۆم لەبین بۆ واقعانە منتەک هیچ منطقێکا جۆر دەنێ ئایا فشارەکە ئەو شەدیدە کە مناڵەکە وادارەکە کە بێژێ من بمرم باشترە و ئەمە ئەم فشارە شەدیدە باعث بووگەکە خشونەت فرەترۆ بکاتەوە لە ناو خانەوادەکانە هەروواکە جەمیلە وتی باوک ماڵ تحت فشارە کاری لە دەستاگە کاری نییە نانی نییە بێرەتی بۆ ماڵەکەی لە نەتیجە تین توێشاکەم ئێژن بزانین ئێمە لەم ناوە چە بکەین ئەو دوودانە کەنیش کەس نانخۆر کەمیان کەینەوە بەسەن باشە کوڕەکان ئەنێرن بۆ سەر کار و کەنیشەکان ئانەشوو و واقعەن ئەمە خشونەتێکی شەدیدە بە مناڵگەرێکە ئامادەگی ئەوانە نییە کە بڕن ناو زندگی زەناشووی دەرواقع ئەمە نوعی تەجاوزێکی ئاشکاری قانونیە کە بە مناڵگەر خوار 18 ساڵە کردێ و ئەمیشە لە شوێنگەر مختلفە فەرقەکە لە هەرچی مەناتق فەقرزەدەتر بن ئاماری ئیزدواج و خشونەت بەر ئەلەی ژن و مناڵ فرەترە کوردستان و سیستان و بەلوچستان دوودانە منتەقەن کە فرەترین ئامار خودکوشی خۆدسوزی
ازدواج ئجباری لە ناو ژنەکانە کەنیشکەکانە وجودی هەست و ئەوەیشە فەقیرترین فەقر زەدەترین قسمەتگەر ئێرانە. بە هەر حاڵ قسەمەوەسە خولاسەکەی بێژم کە ئەمە قوانینێ هەروواکە جەمیلە ئێژە ئەمە قانون هاپشتیە قانونێکی مرتجعانەیە زەدەزجن کە دەستی یعنی جامعەکە ئەو دەستی جامعی مەرسالاری ئازاد کردگە کە فرە ڕەحەت کەنیشکەکان بە هیچ بزانن و هەر وەخت مێلیان بێ بیاندەن بەشو یانێ کەمیان کەنەوە لە ناو بە هەر حاڵ نانخۆری کەمەوەکەنەوە بەو شێوە و متأسفانە لە ناو جامعەشە مشکلتر ئەوەسە کە لە ئافتەن پۆستنا مەسەن نووسیا کەنیشکی 11 ساڵە کە کوڕی 22 ساڵە دریاگەسەش و مەسەن نووسیا بوو کە هەرچێ کەنیشکەکە مناڵتر بێ مەسەن ئەو مهریەی فرەتر ئامیانێ ئەو پوڵە دەرواقع کەنیشکەکە ئەفرۆشن مهریەی فرەتر ئەگرێت چون بالاخەرە با ئەرزشترە منزور مۆسە تا ئەو حەدە ئەم قوانینە زدە ژنە کە بالاخەرە هەرچێ مناڵتر بیت یانێ تازەتر وەک جنسە هەرچێ تازەتر و شەفافتر بێ مەسەڵەن قیمەتی هەبانترۆ ژن و کەنیشکیش دقیقا ناو ئەو جامعە ئەو بەو چاوە تواشایە نەکردێ تر قسێکم لێ فەرمن هاورە جەمیلە والله ناهید جوان شەرحیدا هەر بەپێ ئەو قسانەی ناهیدیش بەتایید لە قسەکانی ناهید بەسەلەی اقتصادی زۆر تاسیری هەیە لەسەرەوە زۆر جار خانەوادەکان بەهۆی فەقری فەرهەنگیەوە کە مەسەلەی اقتصاد بۆی پێشێناون ئەسان کچ وەک سەرمایەک سەیرەکەن وەک سەرمایەک کەسێک هەیە ئەیدا لە بەعی قەرزە ئەیدا کەسێک بە شیربایی ئەیدا کە پوڵێکی زیاتر بەدەست بێنێت زۆر جار ئەسان وەکۆ نانخۆرێک لە ماڵەکەیان کەم بکەنەوە کە بۆیان بەخێو ناکرێت لە ماڵەکەیە وەختێ تۆ بینی مەسەلەن زۆرتر لەو خانەوادە پڕجەمیەتە وەختە فەقری فەرهەنگی بە بۆنەی وەزعیەتی اقتصادی دێتە پێشەوانێ خانەوادەکان حتا عەقلیان بۆ ناشکەن بەرگری بکەنەوە کە مناڵیان کەمتر بێ بینی لەو جامعانە لەو شوێنانە کە مەسەن فەقری فەرهەنگی زۆرترە فەقری اقتصادی زۆرترە کە مناڵ زۆرتر لە دایکە بن لە خانەوادەکانە بینی نان نییە بیخۆن بەڵام 5-6 دانە مناڵی بە دنیا هێناوە چونکی لەباری مەسەبی شۆپی وایە گوناحە لە بەرگەری بکا و مناڵی نەبێت و ئەوانە دەچی کا لە مناڵانە یەکێکیانە بداتەوە لە پێی قەرزە یەکێکیانە بدالەوە کە ناخۆرێکی کەم کاتەوانێ ئەوە هەموو دەلیلن بەو مەسەلانە ئیستش بە بۆنەی کۆرۆناوە ڕێکخراوە ئینجۆەکان کاریان کەم بۆتەوانێت تۆزێ فەزای مەجازی چۆن بڵام دەنگەکان کپە فعالیت کەم بۆتەوانێ بە بۆی کۆرۆناوە تاعتیلاتی بووە زۆرتر خانەوادەکان مەشغوڵی ئەم شتانن چونکی پارێکە ئەم شتە ڕوودا کە کچێک ژێرە سنشوی کردەوە دنیا هاواری کرد ئێستا بەداخەوە نازان بۆچی وایە پێم وا بێ دەلیلێکی هەر مەسەلەی کۆرۆنایە کە فعالیەتەکان کەم بۆ تۆ شتەکان کردتر کرا و زۆرتریش بووە ئەم ئیزدواجە ژێرە سنانە ئەوڕشتانە تۆ نەزەرت چییە؟ بەڵێ تۆ لێکی فەرمی دەست خۆش بێ زۆر سپاس دیارە ئەوەی کە لە بۆ دەڵەن ئیقتصادی بەڵام من دەتوانم بڵام زۆرتریش دەگەڕێتەوە سەر بیر و باوەڕی سنەتی قەدیم کە کتویانە محەممەد لە بەئیسلا لە ئایشەی لە سنی 9 ساڵگی خواستووە دەتوانین بڵێن ئەوەی کە ئەو دەوڵەتە ئیسلامیەکان هەر ئێرانیش بۆ خۆی دەوڵەتێکی ئیسلامیە ئەلحان ئەویش هەر ئەو شتەی وەبەرچاو دەکات دروستە ئەلحانەکانیە فەقر زۆرە بواری اقتصادیەوە وەعزە زۆر ناجوورە بەڵام زۆرتر لە خانەوادە مەسحەبیەکان ئەوەیان کردویان دەکرێت سنەتی محەممەدیە ئێمە دەتوانین ئەو سنەتی خۆمان بەرینە پێشێ منداڵ ئەوەی کە حتا 18 ساڵگی هەر منداڵە ئێمە ناتوانین هیچ شتێک بە ئیجبار دوای 18 ساڵگی بۆ خۆیان بە ئیسلا مستەقیل دەبن و بۆ خۆیان خاهانی وەن کە شتێک ئینتخاب بکەن کە ڕگای خۆیان ببینەوە بەڵام منداڵ بۆیە نێو منداڵە ئەوەی کە منداڵی خۆیان بکەن کە متاسفانە زۆر دەیبینین لە فیلم و لە خەبەر و لەولا کە منداڵ بوو کە شوشەی بەدەستەوەیە و لە پیاوێکی بە ئیسلا بڵێن 40 ساڵە 45 ساڵە بە مێردیان داوە شاید خانوادەکەی لە وانێکی وەیەوە مقدار پوڵێکی وەرگرپێیان خواردەمەنی وەرگرپێ بەڕاستی ئەوانە زۆر ناخۆشن زۆریش لەبەرچاوە
جاء الحنا كانيش حتى أويك دولتي أفغانستان اللي بها زور لبرتاو تريشا كمن دالي حتى ويك جير دصاليش لحد صالي را بقرا حتى ويك 9 ساڵ و 10 ساڵ وانە دەیدەن بە پیاوێکی 55 ساڵە و 7 ساڵە لە بەرابەرویدا شاید بڵم دیتومەکە مەڕێکیان داوە بە خانەوادەی کچەکەی جا ئەو شتانە هەموو دەگەڕێتەوە دروستە اقتصادی بەڵام لە نظر منەوە بە سونەتێکی چاو لێ دەکەن متاسفانە نازانم دەبێت چۆن بەرخورد بکرێت کە بەری وەی بگیرێت کە منداڵ دەبێت منداڵی خۆی بکە دەبێت مەدرسە و توزانم چوونە دەر و ئەو لاولانی خۆی بکە تا ئەوەی کە بیدەن بە مێرد و دیتراویشە کە مەسەلەن نەیتوانیەوە تاقەت بێنێ حتاوەی کە لە دەستیش دراوە منداڵە مردووە زۆر زەجراوە زۆر ناخۆشە دەست خۆش بێ من دەگەڵ تۆسی ئەو بەحسانی کە ئێوە دەکەن لەسەر وەزعیەتێک کە ژنانی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و لە کوردستان و لە منتیقدا تێدا قەراریان گرتووە و ئەنواعی ستەم خشونەت بە زۆر بەشودانی منداڵ و مەواردێکی زۆر غەڵەت نائینسانی کە دەگرێتەوە من کاملەن لەگەڵتانم کە دەتوانێت دەلایلی سیاسی هەیە دەلایلی اقتصادی هەیە دەلایلی فەرهەنگی هەیە بلەخەرە و لە فەقر بە قەولی هاورە جەمیلە وەکتی فەقری اقتصادی دەتوانێت فەقری فەرهەنگیشی بەدواوە و فەقری فەرهەنگیشی کە هات دەتوانێت ئینسانەکان بەداخەوە تەبدیل ببن بە ئەبزارێک بۆ ئەوە کە نەتوانن ڕێگایە کە منجر بە تەغیری شرایط بێ بدۆزنەوە ئەوانە هەموو ڕفتیان هەیە دەگەڵ یەکتر دەی زۆر باشە ئێمە لە شرایطێکدا دەگەڵ شرایطێک ڕوبەڕووین کە فەقر زۆرە و داینی هەڵدا دواکەوتویش وجودی هەیە و ئەوانە دەبنە منبعێک بۆ تەغزیەی جەریانەتی مەذهبی و ئێرتجاعی و حکوومەت‌های منتەقە دەی زۆر باش ئەدێرەدایە کە پرسیارە مهمەکەی دیکە دێتە گۆڕێ یعنی یەکێک لە مهمترین پرسیارەکە ئەو ژەوەیە کە دەو شرایەت و ئەوزاع و ئەحواڵەی کە ئێوە باستان کرد بە خەوری معروف چ باید کرد چکردن ینی مەسەلەن وە چ باید کرد یانی چی یانی ئەوەی کە حقوقێکی دموکراتیک کە متعلقە بە هەموو تاکە کەسێک لە جامعە بە هەموو ژنێک بە هەموو منداڵێک بە هەموو پیاوێک بە چ شێوەیەکی مە دەتوانین ئەو حقوقانە بەدەست بێنین کەسبی حقوقی دموکراتیک بکەین یعنی مەسەلەن ئەگەر ئێمە بەحث لەسەر بەحسی چ باید کردەکەن جنبشی ژنان جنبشی کرێکاری ئەو جنبشە کۆمەڵایەتیانەی کە ئێستا لە سەحنەی لە ئارادا نظری ئێوە چۆن دەکردرێ مەسەلەن بە نمونە هەرە بە ئیزدواجدانی منداڵانی کەم سن و ساڵ چۆن دەکردرێت کە لە جامعەدا تەسبیت بکردرێ قانون ببێتە قانون و هیچ کەس ناتوانێت لەوە لا بدا بڵێ بە ئیزدواجدانی منداڵ مەمنوع قەدەغەیە و حەقی ئیزدواج ئینسانەکان دەتوانن بۆ خۆیان تەسمیم بگرن وەختێکە بووم بە سنی قانونی وەختی بوو بە 8 ساڵ جا لەو حقوقەوە بگرە هەتاوەکوونێ حەقی کار مەسلەی دەستمۆزد مەسلەی شرایەتی باشی کار ئێمە یەک عالمە حقوقمان هەیە چۆن دەکردێ بەوانە بگەن ئێوە لەسەر چن و کاتێک تاکید دەکەن بۆەوەی کە جنبشی ژنان و جنبشی کرێکاری پێکەوە بتوانن پێشڕەوێ بکەن بتوانن بەرەو ئاڵ و گۆڕ پێکهێنانی ئەو وەزعیەتە بە نەفحی کرێکار و زەحمەتکێش کەمێک بچینە پێشێ ئەو نکاتێکە لە ڕەلوانگەی ئێوە مهمە چ نکاتێکە هاورە ناهیت لە مورد ئەو جوا من قسەیکم هەست لەسەر قسەکان جەمیلە وە لە ئایسەوە دیارە وەخت نییە لە مردەوەکە ئێژێکە ئەو خانەوادە گەرە ششتانە مناڵیانەوەیە ئەوەی کە ئەمە من قسە مەس لەسەری وەلێ فعلەن با بێسین جوا سوالەکەی تۆ ئەم لە مورد ئەوە کە بۆ بەرقەراری جامعێکی ئازاد و بەرابەر بە بەهبوودی وەزیەت مەعیشەت کاریگەرەکان چ ئەشێ بکردێ من ئێژم بەنا بە فشارێ مضاعف کە بە ژنان تێ لە ناو ئێرانە ژنان هەل لە ڕۆژ ئەوەڵۆ لەستەدری مبارزاتی مختلف اجتماعی و سیاسی لە ناو جامعە بووگن ئایسێشە بە تۆر فعال ئێمە ئەوینین
کە ژنان لە ئەرسی جنبش کارەگەریان لە ئەرسی فعالیەتگەر دانیشتوویە بازنشستگان پەرستاران ماڵباختگان معلمان لە توا و ئەمانە ئەوینین ژنەکانن کەم دەرواقع لە ئەوڵ بە هاوکاری دەستیان پێکە بۆ لە ئایسە خەریکن ڕەهبەری فریک لەم فعالیتگەرە لەم ئەرسەگەرە ئەگەرنە ئۆکدا نظرم ئەوەسە کە بە هەرحاڵ ئێمە بدونە اتحادێکی سەراسەری ئەم جنبشگەرە یعنی توا و ئەم جنبشگەرە کە جنبش کارەگەری هە لە سەدریا ئەگەر ئێمە اتحاد سەراسەری بەوجود نێرین ناتانێ ئەم جنبشگەرە تەنها خۆیان و هەرکامیان بۆ خۆیان ناتانن موفق بن بەخاطر ئەوە ئێمە تک ڕژیمێکی فرەهارە ڕوبەڕووین کە متحدگەر جەهانی هەست مرتب تقييد أكرية أمانة فريق لم جورة تحريم وأمانيشة لحد كادروس ولي فريق لما نكاية قلنا خود أم دولة جورة جرسا جمهوري إسلامي متحد جريكي فرقوري هس كنالن بروخي وإما لنا خمانا جنبشي كمخالف ظلم مستمع لنا وجامعك إما كأشي متحد بين بتواو نيرو معنا متحد بين وبوتوا خدامكان بيكو بچين يعني خاصة كطبقي كاريجرتي تميان مطرحيكا أشي خاص جنبش جنانيش به وأمبر عكس يعني توا جنبش كان أشي اتحاد بين خوانا بوجود به أما للسطحي جنبش كريكي اعتراضي قوراهاس لمورد تقصيتي شوكر بوتو إما تشونا تانين مثلا جنبش كري ترخين الرجال كأصلا إجازة ناتكش من البوشك بدرجة بشو أمانة من يجمع عام أيسا أبينين لا فزي مجازي بحد فعالة يعني لإنستغرام أبين فعاليات بحد فرس لواتساب فعاليات فرس دواي لإيموا معناته أشي مرتب فعالين هم داخل وخارج كشور مخصوصا فعالين خارج تأكيد يعني أول بلا أنفذ استفادة كان بمرتب حقوق إنساني كان بيننا برشاو بيجن أمنا الله بچه پیامد گری که ازدواج کنیشکی نو ساله چه لیته نازنم اصلا چیز ظلم مستمع چه بمکنیش کردی یعنی تو امانه مرتب امگریش خریج افشاگری بین بشه وگر مختلف با ام بتانین کار آگاهگری کن چون جمهوری اسلامی تو تلاشی اوسه که بر لآگاهی خلق بگره و ایمش برعکس اشیاء رسانه کان من تو تلاش من او به کآگاهی بگینین با خلق و قصه کان من مرتب تکرار کنو كوازن قسكان إيمش واقعا تأثيري هست بهرحال إما وقت خوي شون لجنبشي كشركة ما كره بين ببيش مرجع وأما عايزة تأثيري ده ناقص صار توا وده هتقولي كتشوجي نتوا وكسكري كلسر أو رجع ملاقات ما كرجع بهرحال منزول موثق سجر إما نظرات إما تأثيري هست لسر أو خلقة وأشي السكوت لكن بمرتب كار آجاهي جري خمان إدام بين أو قصة كان من بو خوش بهم خوش شون تو نظرت دور ابتدا چه باید کرد چون دەکردرێ بە چۆن دەکردرێ ئەو جنبشە کەمێک قەدەمێک بڕاتە پێشتر بۆ کەسبی حقوقێکە ئەو وەزعیەتە عەلەیهی ئەو وەزعیەتە دەگوڕێت چ باید کرد بە نظر من دەبێت بە مەبارزەکردن بە ئاگاهگەری و ئیتحاد و هەمبەستگی کە پێکەوە دەستەجەمی ئەو شتە هەبێ کە بتوانین ئەو بڵین کۆنەپەرستەی وەلابنین و خەڵک بتوانێت ئازاد بێ بە ئیتحاد و هەمبەستگی دەتوانێت ئێمە دەتوانین پێیان بڵین کە خۆیان نیشان بدەن کە لەو بە ئیسلا حاڵەتێکی بەستەبوونە و توزانمیان ئەوەی کە بڵین کە تێیدان بێنە دەرێ ئێمە ئەم بە خۆمان بەش بە حاڵی خۆم ئەوەی کە ئەلحانەکانێت هاتوومەتە نێو پێشمەرگەی و نێوڕێزی پێشمەرگەی کە زانیمە بە ئیسلا دنیایەکی ئازاد و دنیایەکی بەرابەری دیتومە و لەوێدا بۆ خۆم ناسیوە داواشم ئەوەیە کە بتوانن خەڵکیش ئەو مەخصوسەن ژنان ئەوەی کە زۆر چەوسانەوەن ئەو ژنانەی کە زۆر زوڵم و زۆریان لێ دەکرێن ئەو ژنانەی کە لە ژێرفشاریدان کە بتوان خۆیان پەیدا بکەن کە بتوانن ئەوەی کە لەو ژێر فشاریدا نەمێنن بە ئیسلا بە مبارەزەکردن بە حەق وەرگرتنی خۆیان دەتوانن بە ئیسلا خۆیان نجات بدەن
ژیان بەڵێ هەرو جەمیل تۆ نەزەرت چێ تۆ چۆن چاو لە مۆزۆ دەکەی بە نظری تۆ لەسەر چن و کاتێک تاکی دەکەی کە ئەو جنبشانە بڕۆنە پێشتر بۆی کە خەڵک حقوقی خۆیان وەرگرن چۆن چ ڕێگایە دەکرێت شەونم ئیشارەی باشیان کرد بە تایبەت کە ناهێت اتحادی تەواوی جنبشەکانی ئێران اتحادی کاریگەران لەگەڵ جنبشی ژنان هەمووی کە پاڵ بە پاڵی یەکەوەنێنەوە کە ناهید ئیشارەی کرد بەڵام من بەشێکی ترەوەیە من داوام لە هەموو ئەو ژنە ئاگاهانە هەیە لە جامعەیە پیاوای ئاگا هەیە لە جامعەیە نەوێستنە تەبلیغکردن نەوێستنە تەبلیغکردن بۆ نمونە ئێمە گروهی شاخەوانیمان هەیە گروهی محیتی زیستمان هەیە ئینجیۆکانمان هەیە هەمویان ئەبێ تەبلیغی خۆیان بکەن کەسانی تر تێکەڵا ئەو جنبشە بکەن بۆ کە جنبشەکە قەویتر بێت بە تایبەت ژنان و پیاوان پاڵ بە پاڵ یەکترەوە بنێن بۆ ئەم جنبشە چونکی ئەگەر ژن لە ماڵە ئاگاه بوو ژن لە ماڵە سەرکەوتوو بوو ئەم سەرکەوتنە بۆ نەسڵی ئایندەی جامعەشە بۆ نەسلی ئایندەی جامعە ئەگە ژن سەرکوت نەکرا ئەگە ژنێکی ئازا بوو مناڵێکی سەرکوتکراوت بۆ بار نانێ مناڵێکت بۆ بار ئەهێنێ کە دیفاع لە حقوق حقوقی خۆی بکە سبحەینە لە جامعەیە سەرکوت نەکرێ سبحەینە لە جامعەیە حقوق حقوقەکانی ئەمە لە ئایندەیە ڕەنگدانەوەی خۆی هەیە خۆ هەر ئەمڕۆ نییە دایک نسلێکی ترمان بۆ پەروەردەکە لە جامعەیە نسلێکی ئازا هەتا ژن سەرکوت بکرێت لە خانەوادەیە جامعەش سەرکوت ئەکرێت دیکتاتۆر دروست ئەکرێت بە بڕوای من پیاوان و ژنانی ئاگا ئەبێ زۆرتر قسە بکەن لە ناو خەڵکا جنبشەکە قەویتر بکەن بۆ کە ئەم بزوتنەوە زۆرتر سەر بگرێ حتا جیاواز لە مەسەلەی مەذهەبی و بە قەولە بیر و باوەڕی جنبشەکان یەک بگرن لە حەق و حقوقی ئینسانەکانە ئیتحادیان بێت بەبێ جیاوازی ئەوە قسەی منە ئێمە وردە بە ئاخری بەرنامەکە ئاگری کۆبنەوەکەمان دەگەین با من لەسەر یەک دوو نوکتامیش نظری خۆم بڵم سەرراوەی کە دەگەڵ کولیەتێک کە باستان کردەوە باسی زۆر شتان کرد زۆر باش بوو ئەمن پێم وایە کە ئێمە ینی ئەوەی بکەین بە فرسەتا ئەو دوو نوکتەیە بڵم لە شرایطێکی زۆر حساسدا هەموو ژن و پیا و ئێمە زیندەجێ دەکەین مەخصوسان خەڵکی ئێران خەڵکی کوردستان خەڵکی مەسەن چاولەکەینەوە تازگی لە سیستان و بەلوچستان لە شرایطیدا قەرارێن گرت ئالوگۆری ئەو وەزعیەتە مربوطە وابستەیە بە فاکتۆرهای زۆر مختلف ئەوەی کە ئێمە لە زمانی سیاسی و جنبشی کرێکاری جنبشی ژنان جنبشی مەدەنی و جنبشهای محیتی زیستی پێ دەڵێن ئەوانە هەموو بەجگای خۆی بەڵام ئەوەی کە ئێوە باستان کرد من 100% دەگەڵی موافقم جنبشهای اجتماعی احتیاجیان بە ارتباطیشی مستەقیمتر دەگەڵ یەکتر هەیە بۆ ئەوە کە بەتەنیە نەکەونەوە بەتەنیەکەوتن ناتوانێت دەمەقابلی هێزێکی مەسەلەن زدی ئینسانی زۆر قوی هەتا ددان مسلح ناتوانێت بە سەرکەوتن بگە سەرکەوتن ئەوڕۆ احتیاجی بە هێزە و هێز نە لە سەدحی 1000 نەفەری و 10,000 نەفەریشدا بەڵکو دە سەدحی میلیۆنیدا دە سەدحی ئیجتماعی و کۆمەڵایەتیدا و بۆ ئەوە ئینسانەکان ئەوڕۆ دەبێت زۆر وەسیع فکر بکەنەوە دەبێ مەسەلەن ئەوەی کە بە بڕوای من شرایەتی ئەوڕۆ احتیاجی بەوەیە کە ئینسانەکان لە حازی فکرەوە چۆن فکر دەکەنەوە قەیدی ناکە با ئەو ئازادیە وجودی هەبێ کە من جورێک فکرکەمەوە تۆ جوریشی دیکە فکر بکەوە بەڵام ئیتحادی ئەسلی لەسەر خودی ئەو خواستە مادیانە بێ کە تحققی ئەوانە تأثیر دادنێتە سەر ژیانی من ژیانی تۆوە ژیانی هەموو تاکە کەس و هەموو جامعەیە ئەگەر مەسەلەن بەحسی استقلالی اقتصادی ژنانە رابطەیەکی مستەقیمی هەیە دەگەڵ نەحوەی حکوومەت چێ حکوومەتی بەدەستەوەیە قانونی وڵات چه قانونیەکە یا مەسەلەن کۆلێک حقوقی دموکراتیکێکە مربوطە بە تاکە کەسەکان لە جامعەدا بۆیە ئەو مەسائلانە هەموو لە ارتباط دەگەڵ یەکتردان کە بەحث دەگێتە سەر سیستم سەر حکوومەت و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین قەدەمێک بڕۆینە پێشێ بە بڕوای منیش کاملەن موافقم کە
کە دەبێت لەسەر ئەو نکات و خاستا و مەتالباتانە تاکید و پافشاری بکەین کە مستەقیمەن تاسیری مثبت دادێنێت سەر ژیان و کەمێک خەڵک بەرەو تاسیرێک دادێنێت کە خەڵک بتوانێت کەمێک نەفەسی ڕاحەت بچێشێ بتوانێت فکر بکاتەوە و ئەوە بە ئیتحاد و هەموو جنبشەکان پێکەوە مۆیاسەر خۆشوانێکی بەرنامە قسەکانمان ئاخرین پرسیاری من لە ئێوە ئەوەیە باتەوەجه بەوەی کە وەختمان زۆر محدودە ئایا ئێوە قسەیەکی دیکەتان هەیە ئیزافەیەکەن پێتان خۆشە بێ پەیام جاو لە چێلە بە شکلی پەیام بێت قسەی زیاتر بێکە من لە بیرم چووە بیڵێن وەکو ئاخرین کەلام فەرمون فەرمووی دووبارە لە هاوڕە جەمیلەوە دەست پێ دەکەین هاوڕە جەمیلە لە تۆ دەست پێ دەکەن ئەگە قسەیەک وەکو ئاخرین کەلام هەیە فەرموو والله ئاخرین کەلامی من ئەوەیە کە داوا لە هەموو پیاوانی ئازادی خوازەکەم کە پشتی ژنەکانیان بگرن لە مەسەلەی ئازادی ژنانە پشتیان چۆڵ مەکەن بۆ ئەوە کە نەسڵێکی ئازاد لە جامعەیە دروست بێت چونکی ژن دایکە نەسڵ پەروەردەکە نسلی جامعەی ئێمە دایک پەروەردەی ئەکات وەختی دایک چەساوە بێ و سەرکوتکراو بێ جامعەکەمان قەت ئازاد نابێت ئەوە بیر و باوەڕی منە وەختی دایک ئازاد بوو سەرکوتکراو نەبوو جامعەیەکی ئازادیش دروست ئەبێ لە ئایندەیە هەتاکو ژن ئازاد نەبێ کە نیوەی کۆمەڵە هەتاکو ژن سەرکوت کرێ جامعەی ئازاد بە خۆمانەوە نابینی بۆ ئەوە کە پیاوی لەژێر ئەم سیستەمەیە بێتە دەرەوە لەژێر ئەم چەسانەوەیە بێتە دەرەوە ئەبێ پشتی ژنەکانیان بگرن ئەوە قسەی منە لە ئایندە ئەوە دوان قسەی منە دەستت خۆش بێ هەوڕە شەونە تۆ نەزەرچی تۆ کلامێکی ئاخرت هەیە بێڵێ زۆر سپاس بەوەی کە ئەو وەختتاندا بە من و ئەمەش لەگەڵ قسەکانی هاوڕە جەمیلەم قسەکانی زۆر جوان بوو هەتا بە هیوای ئازادی تەواوی دنیا بە هیوای ئەوەی کە تەواوی ئەو ژنانەی کە لە زوڵم و زۆریدا نجات پەیدا بکەن و دووبارەش 8 مارس ڕۆژی ژنان لە تەواوی ژنان پیرۆزبایی دەکەم و ژنان و پیاوانی ئازادی خواز لە زۆر سپاس بۆ بەرنامەکەت و بۆ وەختەکەت کە دادۆ من دەست خۆش بێت دەست خۆش بێت هەوڕێ نەهیت دەست خۆش بێ منیش قسەم ئەوەسە کە لە 8 مارس ئیمساڵە فرە مهمە باتەوەجۆ بە هەر ئەم مەسئلەی ئزدواجی کودەکان باتەوەجۆ بە قەتڵگەر ناموسیەکە متەئسفانە مەخسوسەن لە بەخشگەر مختلف کوردستانە خەریکە فراوێتەوە ئەمانە ئەشی جنبشی ژنان بە کولن هەر ژنێ ئەکسڵ ئەمەڵ نیشان بە ئەمانە بکات یعنی ئێترازی پێ بکە هەر جارێ ژنێک لە ئەسەر قەتڵ ناموسیە ئەیکوژن ئەشێک حرەکەت لە مقابل یا ئەنجام بدرگێ ئەتراز لە مقابل یا بکرگێ هەروە لە مقابل ئزدواجی کودەکانە ئەم حرەکەتە ئەشی سوورەت بگرێ و ئەمێشە لە دوو سەتها هەست یەکێ لە سەتحی ئەوەی کە لە سەتحی ئیجتماعیە هەست کە ئەم سازمانگەر مەدەنی و اتحادیەگەر مختلف بێنەمەیان وە قسە بکەن لە مۆردە و نەزەر بن و توفان تویتری لە مۆردیۆ شکل بن و ئاعتراز بکەن کە ئەم مناڵە بە فەرزێژم هەرو مناڵەکە لە ئافتن پستنا مەسەن ئێمە دیگمانەکەنیش کە 11 ساڵەتەك کوڕێکی پیاەکی 22 ساڵە ئەشی ئاعتراز توفان تویتری بخرگێتە ڕێگا ئەشی ئاعترازەکان بنەرگێ بۆ سازمانگەر مختلف بین المللی ئەشی بە کشوەرگەرێک کە ئێمە تیا زندگیەکەن ئاعترازکەن کە ئەمە فەرهەنگ من نییە ئەمە قسەی من نییە ئەمە خاص من نییە ئەمە خاستی یەک عدەی 10% لە جامعاز کە هاتکن خۆیانیان بەسەر جامعەکە داسەپانگا بە قۆڵەکەی توێژی بێروز ئەسلحە و تا دەندان مستەلحن بە جامعەکەیان کردس تحت بەفشار و خشونەت جامعەکەیان تحت تەسەلط قەرارداگا قسەمان ئەوەسە کە ئێمە حەز ناکەین ئەم جەبە وجودی بێ ئێمە خاهانێ سەرنگونی ئەم ڕژیمێنە بە شێوەگەر مختلفێژم هەروواکە توفان تویتری شکلێکە نازانم مراجعەکردن بە سازمانگەر مختلف بۆ ئەمە ئیسا ئەو سازمانگەریشە احتماڵیس لە فرێک لە ماوەدا هیچ نەکەن ولی
فقط گەیاندن قسەی خۆمان بە گوچکەی جیهان ئەمە فرچ لێ گۆرس هەروواکە مەسەڵەن سەنگسار یەک مەسئلە بوو ئیتر سەنگسار لە وەخت خۆیان جمهوری ئیسلامی سەنگساریە کرد ئەو نە ئێعترازگەر داخل و خارج کشوەر کردیا متوەقفیان کرد جمهوری ئیسلامی دەستی ئەبڕی کەسێ دزیە کرد ئیسر نەماگە ئەم دەستبڕینە هەرچەند یەکسری جار بەجارێک گەرە ئەخۆین وەلێ لەو شکلە گوستەردەی خۆیە کە هەر کە دزیەکی بکردا نانێکی بدزیای ئەچون دەستیانە قرتاندۆمانە ئەمە نەماگە ئەمە دلیلی ئێعترازگەر هەم ناو خۆدە ئێران بووگە جنبشی جنان جنبشگەری پێشڕە و ناوجامعە و هەم ئێعترازگەر خارجی قسەم ئەوەستا کە هەر کاملەم اتفاقگەرە ئەکەفێ نابێت سکوتکەین ئەشێ ئێعترازکردن بە مەسئلەیەکی اجتماعی بزانین نا ئەوەی کە مەسئلەی کە کەنیشکێ دریاگە سەشو یا کەنیشکێ کوژیاگە بە خاطر قەتڵ ناموسی هەر حرەکەتێ بەر ئەلەی ژنێ بکرێ لەناو ئەو جامعەیە مناڵێ شتێکی اجتماعی وە سیاسیە چون جمهوری ئیسلامی بەر ئەساس ئەوە خۆی دامەرزانگە لە ئێرانە قسەم ئەوەسا جارێ تریش تەبریک 8 مارش پێشاپێش لە بەتوا و کەسکەرێ ئازادیخواه و بەرابەری خواز ئەەکەم و ئومیدوارم باوجود جەوێک کە وجودێت لە ئێرانەوە کۆرۆنا و توا مشکڵاتەکانی باوجود ئەوە بتانین لە هەر کوێناکەهێن 8 مارشێکی باش بۆینە بەرەوە ساڵێ بێ بۆ ئەوە کە خاستەکان خۆمان یەک قەدەم بە هەدەفەکان خۆمان نزیکۆ بینەوە سپاس لە یەکەم بۆ ئەم بەرنامێشە مەمنونم دەستان خۆش بێ ماندوو نەبن منیش جارێکی دیکە 8 مارس لە ئێوە لە هەموو هاوڕێیان و ژنان و پیاوانی کرێکار و زەحمەت کێش و مبارز پیرۆزبایی دەکەم بە هیوای شرایەتێکی دیکە بە هیوای مبارزە بە هیوای ئیدامەی مبارزەیەکی دەستە جەمعیتر بۆ ئاڵوگۆڕپێکردن بۆ لە شرایەتی و ئێستادا زۆر سپاستان دەکەم سپاس بۆ بەشداری ئێوەی بەڕێز و خۆشەویست